سێ ساڵە ئۆرکستراکەمان بەهۆی قەیرانەکانی دارایی لە هەرێم هیچ ساڵاکێکی ئەنجام نەداوە. بەڕاستی کاری ئۆرکسترا ناکرێ بە شێوازێکی خۆبەخشانە لەبەر ئەوەی نزیکە یەک مانگی پێویستە بۆ هەر پرۆڤەیەک لەبەر ئەوەی هەموو کارەکان زانستی و ئەکادیمینە و ئێستاش خۆمان ئامادە کردووە بۆ خەڵاتەکانی ڕوانگە کە ڕۆژی پێنجشەممە لە شاری هەولێر نمایشێکی موزیکیمان ئامادە کردووە بە بەشداری نزیکەی چل ژەنیار بەڕابەرایەتی مامۆستا چەتۆ وەک ڕابەری ئۆرکسترا و کارەکەی ئەم جارەمان هەندێک جیاوازە لەبەرەوەی توانی ومانە حەف بەرهەمی جیهانی و کوردی بەیەکەوە میکس بکەین و ئامێرەکانی کەمانی 1 و 2 ڤیۆلا و چەلۆ و کۆنترباس و ریتم و پیانۆ و ئامێرە فودارەکان تیادا بەشدارین. ئۆرکسترای کوردستان لە شاری هەولێر دوای دابرانێکی زۆر دەتوانم بڵێم دووبارە دەستمان کردوێتەوە بە پرۆڤە لەگەڵ بەڕاستی بەماندی بوونێکی زۆری مامۆستایان و قوتابی خۆشەویستەکان بە تایبەتی کاکەڤاڵ و زۆر ماندووە بەو کارانەی ئۆرکسترا کاکەیادی کاکاوکار منیش لەگەڵیان بۆی بتوانین وەکو جاران چالاکیەکانی ئۆرکسترای کوردستان لە هەولێر و لە شارەکانی دی نمایش بکەین. ئەم خۆ ئامادەکردنش دەتوانم بڵێم خۆ ئامادەکردنێکی مادی بوونێکی زۆرە بەڵام دەتوانم لە هەمان کاتدا بڵێم خۆبەخشانەیە دوو نمایشمان دەوێت نمایشێک کە بۆ ڕۆژی پێنجشەممە دەکرێت لە هۆڵی مامۆستا ساعت بە هەوڵداین لەگە کاکەڤاڵیش نمایشێکی تر بۆ فیستیڤالی شانۆی نێودەوڵەتی لە شاری هەولێر ئەنجام بدەین. بەخێرهاتنی ئێوەی خۆشەویستەکەین لە سلێمانی و ئەو میوانانەی کە لەگەڵ ئێمە بەشدارن بۆ ئەم گەشتەی لە ڕۆژهەڵاتەوە هاتکەم لە ئێرانەوە 10 ساڵە لە سلێمانیە ژیانەکەم تقریباً 6 ساڵ 7 ساڵە بۆ خەسخانی هیوا ئیشەکەم چۆن بەردەوام ئەمانە هەر کیمیاییان وەرەگرن نەخۆش بوون ئەمانە کێ چۆن من پزیشکی وەرزشیم خوێندوو وتم ئیشەکە زۆر باشە کە من بڕم یارمەتی ئەوان بم مجاوزم کرد کە من بە نەخۆشخانی هیوا بتوانم یارمەتی بم لەم بوارەی وەرزش و بەرنامەی شاخڕەویە. پێش 10 ساڵ لەمەوە پێش من نەخۆش بووم بەڵام ئێستا من چاک بوومەتەوە. بۆچی چاک بوومەتەوە لەبەر ئەوەی من وەرزشم کردووە لە هەفتەیە کاسێ ڕۆژ من ڕۆشتم بۆ وەرزش شاخەوانیم کردووە سوودم وەرگرتووە لە تەبیعات لە سروشتە جوانەکە. درێژاییە کار و چالاکیên lêjina bilind a çavderî û parastina saxlemiya giştî qaymûqamiya qezakirê ev rûsî û 4 tanên kelûpelên xwarineyên hişk û şil û dermanan hatine hêne ji navbirin pirêkên xwe yên zanistî. Ev sî û 4 tan ne 4 tan şwan dermanin û sîh tan kelûpelên diyên cuda ne. پشتی اف جوره کارگاه هاتیه دانان که اف گلیشه و اف برمایی که پری که زانستی تنه کار اینان راستی برینو که هاتا صوتن و هاتا بن آخ کرن و آجالا و هر تشتی که توزانی بو جینگه ضرر ود زبری اما پشتی اف کارگاه هاتیه دانان که توشی بشی اف کشه نماینه کل ویری تا بشی جدا کرن